مانیمان کردووە. مامۆستا عومەر سڵاو لێبێت و سوپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو لە ئێوەی بەڕێز کاک کارزان، هەروەها کاک سەلاری بەڕێز لە ستۆدیۆ. زۆر سپاس. مامۆستا بیرۆکەی ئەم پرۆژەیە بۆ کێ دەگەڕێتەوە لە کێوە کاری لەسەر دەکەن؟ بەڵە لە ڕاستیە خزمەتکردن بە مناڵانی بێسەرپەرشت یەک لەو وەزارەتانی کە زۆر معنیە پێی وەزارەتەکەی ئێمەیە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی و دامەزراوە کۆمەڵایەتیەکانە لە سنووری پارێزگای سلێمانی کە ئێمە لێرە کارەکەین، سنووری کارمان ئێرەیە. لەو ڕوانگەیەوە کە منداڵانی بێسەرپەرشت پێویستیان بە چاودێری زیاتر هەیە، پێویستیان بە پشتیوانی دامەزراوی حکوومەت و دامەزراوی ئەهلی و کۆمەڵگەی زیاتر هەیە. بۆ پشتیوانیانش دەبێت ڕێک بخرێن، دەبێت بیرۆکەی جوان بتوانێت تەنزیمیان کە. ئێمە بە تایبەت کاتێک کە بینین قەیرانی دارایی هەیە، گیر و گرفت هەیە و فشار لەسەر زانکۆ حکومیەکان زۆرە و ژمارەیەکی زۆر خوێندکار ناتوانن کورسی خوێندن لە زانکۆ حکومیەکان بەدەست بێنن. ئێمە بۆ ئەوەی منداڵی ئەو منداڵانەی کە لەناو دوو کەوانە ناچارین بڵێن بێسەرپەرشت بۆی خەڵک لێمان تێبگاوە، ئەگەر ناوانە منداڵی نازدارن کاتێک تەمەنی ژەگاتە 18 ساڵ تەبان قۆناغی منداڵی بەجێڵێ ئەبێ بڵێن باشتر وایە بڵێن گەنج. ئێمە بۆ ئەوەی هیوایەک بۆ گەنجانە دروستکەین و پشتگیریان بین، پشتیوانیان بین، بتوانن قۆناغەکانی خوێندن، چونکە لە دوای قۆناغی ئامادەیی قۆناغی خوێندن لە زانکۆ قورسە، تێچووی هەیە، ئەرکی هەیە، دوورکەوتنەوە لە ماڵی هەیە. لەم ڕوانگەوە هەوڵماندا ئەم بیرۆکەیە لامان گەڵاڵە بوو لە چوارچەوەی پرۆژەیەەکە. نزیکەی 4 مانگێکە بێ لەگەڵ 4-5 زانکۆی بەڕێزی تایبەت ئەهلی گفتوگۆمان کرد. زۆر بە خۆشحاڵیەوە و زۆر سپاسمان بۆ ئەو سێ زانکۆ بەڕێزە کە زۆر بە گەرموگوڕی هاتن بەدەم پرۆژەکەەوە و پەسەندیان کرد. لە ئەنجومەنی ئومەنا و ئەنجومەنی زانکۆکان گفتوگۆیان کرد. هەر یەکە لەو زانکۆیانە بە تەرخانکردنی 2 کورسی بۆ ماوەی 4 ساڵ بێ بەرامبەر هەر ساڵێک 2 کورسی، یعنی ژمارەکە زۆر زۆرەکە، هەر ساڵێک 2 کورسی کە هەر کەسێک لێ قبول کرا زۆر باشترە لە کرێ خوێندن. کەواتە بیرۆکەکە ئی خودی خۆتان بوو یا خودی ئەو ستافەی ئێستای بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی؟ خۆی ڕاستە بیرۆکە گرنگە، بەڵام لەوە گرنگتر چوونە قۆناغی جێبەجێکردن و پەسەندکردنیەتی لای ئەو سێ زانکۆیە. زۆر باشە. تەڵان بە خۆشحاڵیەوە بیرۆکەکە هەری بەندە بوو. زۆر باشە، دەستان خۆش بێت. مامۆستا عومەر، دوایەوەی کە ئەم بیرۆکەیەتان خستە بەردەمی کۆمەڵێک لە زانکۆ ئەهلیەکان و ئەم بیرۆکەی لای بەشێک لە زانکۆکان لە ئێوە قبول کراوە، بەڵێنی ئەوان پێدان کە ساڵانە چەند قوتابیەک لە ئێوە وەربگرن. لە ئێستادا بیرتان لەوە نەکردوێتەوە کە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵاش گفتوگۆ بکەن بۆەوەی کە ساڵانە قوتابیەکی زیاتر بنێرێتە دەرەوەی وڵات بۆ خوێندن ئەگەر هاتوو مەرجی یاسایی و هەروەها شاوی تێدا بێت؟ بەڵێ، تەڵان ئێمە تومەحمان زۆرە بۆ ئەو چین و توێژانەی کە پێویستیان بە چاودێری و هاوکاری و پشتیوانی و پشتگیری ئێمە هەیە، بە تایبەت دامەزراوی کۆمەڵایەتی هەیە لە خاوەن پێداویستی تایبەت لە منداڵانی بێسەرپەرشت، لە خەڵکی هەژار، ئەوانەی لە خوار هێڵی هەژاریەوەن. چکە بەڕاستی تۆ پشتیوانیان بی بۆ ئەوانە لە توانای خۆیانە پرۆسەی بەرهەمهێنان بکەن و قۆناغی ژیانیان لەوەی ئێستا تایەتی بگوازرێتەوە بۆ قۆناغێکی باشتر. بۆ نمونە تۆ کاتێک پشتگیری خێزانێگەکەی کە لە خوار هێڵی هەژاریەوەیە مەبەستە بچێتە سەر و هێڵی هەژاری و مەبەستە منداڵەکانی بۆ نمونە نەخۆش نەبن بۆی بار نەبێ بەسەر جارێکتر کۆمەڵگەوە، مەبەستە منداڵەکانی خوێندەوار بن بۆی لە ناو نەخوێندەواری و هەژاری و دەستنەکەوتنی کار و ئەوانە نەمێنێتەوە. بەم جۆرە تۆ توانی کۆمەڵگە گۆڕانکاری تیا بکەیت. لە ڕوانگەیەوە ئێمە تومەحمان زۆرە، بەڵام بەداخەوە لەمپەر و عەرقەلەکان زۆرن. طبعا خوێندنی حکومی بە شێوەیەکی گشتی لە کوردستانە و زانکۆکان بێ بەرامبەرەوە فراهەمە بۆ هەر کەسێک کە بتوانێت کێبڕکێ بکا بە پێی نمرەکانی. بەڵام ئێمە دەواازەیەکی تر، دەرگایەکی ترمان کردوێتەوە لە بەردەم ئەو منداڵانەی کە لەناو دوو کەوانە ئەڵم جارێک تر کە بێسەرپەرشتن، باوکیان لەدەستداوە. طبعا یەک لە راپۆرتەکە تۆزە ڕوون نەبوو، ئەمە بۆ هەموو منداڵێکە، نەتەنها بۆ منداڵی خانەکانی نەوجەوانان. ئێمە لە خانەکانی نەوجوانان ڕاستە منداڵمان هەیە و لەوێ ئەخوێن و درێژە بە خوێندنەدەن، بەڵام ژمارەی ئەوانەی کە لە دوای 12 ئەچنە زانکۆ ژمارەیان زۆر کەمە. 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ مەسەلەن یەک خوێندکار هەیە. بەڵام ئەم دەرفەتە، ئەم فرسەتە بۆ هەر مناڵێکە لە هەر شوێنێکی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و ئەوانە ئەژی و لای مەسەلەن نانکێتی، لای باپیرێتی، لای خاڵە، لای مامە یان لای دایکێتی بە تەنهاژی. ئەم دەرفەتە بۆ ئەو جۆرە خوێندکارانەیە. کورسیەکان 6-ن، بەڵام ئەگەر ژمارەی داواکارەکان زیاتر بوون لەوە، بۆ نمونە گەشتە 30،
ئێمە لە ڕوانگەی فۆرمێکەوە کە بەرکیان لە نێوانە دروستەکەین بە شێوەیەکی شەفاف و دادگەرانە بەشی یاسای ئێمە سەرپەرشتی کەواتە ساڵانە زۆر باشە کەواتە ساڵانە ئەو قوتابی و خوێندکارانەی کە وەکو خۆت ناوت بردن بێ سەرپەرشتن لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان دەتوانن فۆرم لای ئێوە پڕ بکەنەوە جگەلەوەی کە لە خانەکانی ئێوە ڕاستە خۆ سەرپەرشتی دەکرێن؟ بەڵێ طبعا لە خوێندن لە زانکۆ دوو جۆر تێچووی هەیە جۆرێکیان کرێی خوێندنە جۆرێکیان کرێیمانەوە و بەشە ناوخۆیی و ئەوانەیە لە زانکۆی حکومی بە شێوەیەکی گشتی هەردووکی بێ بەرامبەرە تا ڕادەیەک لە زانکۆی ئەهلی و تایبەت هەردووکی بەرامبەری هەیە و تێچووی لەسەر گیرفانی گەنجەکان و قوتابیەکان خۆیانە بۆیە ئەو زانکۆیانەی کە ئەهلین تایبەتن زۆربەی کات لە چه شارێکن خوێندکار و قوتابی و گەنجی ئەو سنووری پارێزگایە ڕوویان تێکا بۆی تێچووی مانەوەی نەبێت بۆ نمونە کەمتر ڕێکەوە لە هەولێرەوە خوێندکارێک بێت لە زانکۆی گەشتپێدان لە سلێمانی بخوێنێ یان لە زانکۆی کۆمار بخوێنێ بە شێوەیەکی گشتی خوێندکارانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی شەهید ئیداری ڕاپەڕین یان لە زانکۆی گەشتپێدان کۆمار جیهانە خوێنن لەم ڕوانگەیەوە ئێمە با بڵێن هیچ شتێک نییە زانکۆکان ڕێمان لێ بگرن بڵێن ئەم کەسە مەنێرن لەو فڵان شوێنە ئەژی بەڵام هەر کەسێک لەم سنووری جوگرافیایە یا تەنانەت دەگەر خواستی هەبوو توانی خۆی بمێنێتەوە و کرێی با بڵێن شوێنی مانەوە بە شەناو خۆی بدا ئەوە بە دڵنیایەوە توانێت لە پرۆژەکەی ئێمە بەشدار بێ ئەرکی ئێمە لە پرۆژەکە پاڵاوتنە و سەرپەرشتیکردنی پرۆسەکەیە ئەرکی زانکۆکانیش بەخشین و لێخۆشبوونە لەو کرێی خوێندنە کە بۆ ماوەی 4 ساڵە زۆر باشە ئەو کارەتاوەکو چەند دەبێتە هۆکار و هاندانێک بۆی کە منداڵانی خانە هەوڵی جددی بدەن بۆی کە نمرەی باش بەدەست بهێن و لە زانکۆ ئەهلی و ناسراوەکانی هەرێمی کوردستان خوێندنەکانیان تەواو بکەن واتە ئەمە تاچڕادێک دەبێتە تەرجیع و هاندانێک بۆ ئەوان طبعا مەسەلەی هیوا و ئەمەل و ئومێدبەخشین بە گەنج لەو قۆناغە حەساسەی ژیانە ئەوە یەک لە ئامانجە گەورەکانی پرۆژەکەیە بەڕاستی بۆ ئەوەی ئەگەر خوێندکارێک کاتێک فرسەتی خوێندنی لە زانکۆیەکی حکومی دەست ناکەوێ و یاخود حەزی لە جۆرێک لە کۆلێجە لە بەشە لە زانکۆ ئەهلیەکان هەیە چکە ئەو سێ زانکۆیەک بەشی جیاجیان هەیە و بەشی وایان هەیە پسپۆڕی وایان هەیە خوێندنی وایان هەیە تەنانەت لە زانکۆ حکومیەکانی شانیە لەم ڕوانگەیەوە بەڕاستی هیوایەکی گەورە لەسەر لە دڵی ئەو خوێندکارانی پۆلی 12 ئامادەیە دروستەکات کە مەرجە یاساییە کە بنەڕەتیەکەیان تایە کە ئێمە جارێکترەڵین لەناو دووکەوانە بێ سەرپەرش واتە باوکیان لەدەستاوە کە وەک سەرپەرشتیار و بەخێوکەر و هاندەر و خەمخۆریانە لەم ڕوانگەیەوە پرۆژەکە زۆر باشە لە ڕوانگەی زانکۆکانەوە خەمخۆر زۆر باشە ئەمە پرۆژەیەک بوو بۆ ئەو قوتابیانەی کە وەکو خۆت ناوت بردن ئەو بێسەرپەرشانەیەکەوە باوکیان نەماوە سەرپەرشتیان بکات کە قۆناغەکانی خوێندنی یەک لە دوای یەکیان تەواو کردووە تاوەکو دەگەنە زانکۆ ئێوە هیچ پرۆژە و پلانێکتان هەیە بۆ ئەو خوێندکارانەی کە ناتوانن قۆناغە سەرەتایەکانی خوێندن واتە بەر لە شەشی ئامادەیی کە 12 بنەڕەتی ئێستای پێدەوترێت هیچ پلانێکتان هەیە بۆ ئەو جۆرە خوێندکارانە کە پاڵپشتی و هاوکاریان بکەن بۆ هەر خێزانێک کە ڕوبەڕووی گرفتە بێتەوە بە هەر هۆکارێک مەسەلە لە دەستدانی یەک لە باوکو دایگیا هەردووکیان جیابوونەوەیان کوژرانیان شەڕ و ئاژاوە دەستگیرکردنیان بەڕاستیە بێ دامەزراوەی کۆمەڵایەتی و تەندروستی و پەروەردە و شارەوانی ئەمانە ڕۆڵی گەورە بگێڕن لەوەی کە ببنە جێگرەوە بۆ ژیانە خێزانیەکەیان وە کەم و کورتی و کێشەکانیان بۆ چارەسەرکەن چونکە بەڕاستیە و خێزانانە لە بەردەم گیر و گرفتی گەوران تۆ بیەنە پێش چاوی خۆدا فرەتێک مەسەلەن 6 منداڵ بە تەنها بەبێ سەرپەرشت بەسەریا بەجێ بمێنێ بزانە لە چەند بارپرسیەکی گەورایە بۆ قۆناغی خوار ئامادەیی ئێمە هەموو ئازانین لە کوردستانە شکر بۆ خوا لە نزیکی دەستی خێزانەکان ماڵەکان شوێنی دانیشتەکان خوێندنی حکومی بێ بەرامبەر دەستەبەرە و زۆر پێویست بەوە ناکا بەرنامەی تایبەتی بۆ دانەی ئەوەی کە گرفتە لە دوای قۆناغی ئامادەییە کە خوێندنی زانکۆییە مناڵ یاخود با بڵێن گەنجە بێ لە شارێک بچێ بۆ شارێکی تر و پێویستی بە بەشاناوخۆیی هەیە خەرجی زیاتر هەیە خەرجی ڕۆژانەی هەیە کاتێک خوێندکارێک لە زانکۆیە لە قۆناغی بنەڕەتی و ئامادەیی ئەو خەرجە گەورانەی نییە تاوەکو پرۆژەی تایبەتت بۆی هەبێ ئەگەرچی هەر شتێک لەو بارە نرخی خۆی هەیە زۆر باشە هەندێک جار گلەیەوە دەکرێت کە منداڵانی خانەکان دوای ئەوەی کە تەمەنیان دەگاتە 15 ساڵان جارێکی دیکە دەکەونەوە سەر شەقامەکان و وەکو
خەڵکێکی ئاساییان لێ دێتەوە سەرنجی ئێوە لەم بارەیەوە چێوەتە ئەم جۆرە پەروەردەی کە لە خانەکان وەری دەگرن جارێکی دیکە وەکو منداڵان و نەوجەوانانی سەرشەخامەکانیان لێ دێتەوە هۆکاری چییە کە لە دوای 15 ساڵی ئەمانە جارێکی دیکەوە دێنەوە سەرشەخامەکان ئەمە یاسایەکە لای ئێوە بە شێوەیەکی گشتی منداڵانی خانەکان منداڵێکی ئاسایین و توانە و تاقی گەورەیان هەیە ئەکرێ خەڵکیان لە داهاتوە لە بێتە سەرۆکی حکومەت ببێتە وەزیر ببێتە پزیشک بێتە مامۆستا هەر وەک چۆن ئەشکرێ بە پێچەوانەوە خەڵکی ناسەرکەوتوو لە بواری بەتایبەت خوێندن و ژیانە لیان دەرچێت بەڵام بیرروبۆچوونی ئێمە وایە لە زۆرینەی وڵاتانی پێشکەوتوش ئاراستەی بیرکردنەوە بۆ ئاراستەیە کە منداڵ شوێنی خانە و چوارچێوەی ماڵەکانی پەروەردەکردن یان نەوجەوانان نییە بەڕاستی منداڵ شوێنە سروشتەکەی خێزانە خێزان ئەگەر خێزانە بایۆلۆجیەکەی لەدەستا خێزانێکی تری جێگرەوە ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو بۆ ئاراستەیە ئیشەکرێت ئێمەش لە کوردستان ئەو ئەزمونەمان دەست پێ کردووە لە شاری سلێمانی نزیکەی ساڵێکە ئەو پرۆسەیە لێ چووینەتە پێش و تا ئێستش دووسێ منداڵ لە خانەکان گوازراونەتەوە بۆ خێزانی جێگرەوە لە ڕاستی ئابێ مناڵ لە چوارچەوەی خێزانە گەورە بێ ئەوێش ئەو شوێنەیە زۆر سنەتی تیاوەرە زۆر باشە سەبارەت بە خێزانی جێگرەوە لە ماوەکانی ڕابردوو باسی ئەوەتان کرد ئەمە تا چەند ئەم پرۆژەیە سەرکەوتوو بوو و سواز بۆخوا پرۆژەیەکی زۆر سەرکەوتو یعنی ئیلا ئەبێت سەرکەوتوو بێت چونکە جێگرەوەی تری نییە بەدیلی ترت نییە زۆر باشە منداڵێک کە خێزانەکەی لەدەسەدا یەتە خانە زۆر باشە کاتی زۆر کەمە ماوە بۆ دابینکەی زۆر باشە کاتی زۆر کەم ماوە مامۆستا عومەر ببوورە هیچ پرۆژەیەکتان هەیە بۆ ئەو نەخۆشخانە ئەهلیانە و کۆمەڵێک ئێدام و دەستگا و ئۆرگانی خزمەتگوزاری تر هەنە لە شار و شارۆچکەکان کە منداڵانی بێسەرپەرشت بە زۆرێک لە زۆرەکان لەو شوێنانە چارەسەری پزیشکی وەربگرن کە جیاواز بن لە خەڵکی ئاسایی پەیوەندیتان کردووە بە نەخۆشخانە ئەهلیەکانەوە لەمڕۆوە بەڵێ ئێمە بۆ خزمەتگوزاری تەندروستی ئەگەرچی ئاستەکەشی لە حەزی و لە ئاستی تمۆحی هەمومانانە بێت بەڵام بە شوێکی گشتی نەخۆشخانە حکومیەکان هاوکارمانن بۆ هەر حاڵەتێکی نەخۆشی پێویستی تەندروستی منداڵەکان بەڵام سەرەڕای ئەوەش بێگومان نەخۆشخانە تایبەتەکان ئەهلیەکان ئەکرێ ڕۆڵێکی گەورە بگەڕن لەو ڕوانگەیەوە ئێمە لەگەڵ یەک دوو نەخۆشخانە قسەمان کردووە بەتایبەت لەگەڵ نەخۆشخانەی بەخشین ئومێد دەکەم لەگەڵ نەخۆشخانەی بەخشین بگەینە پرۆژە و ڕێککەوتنێک کە بۆ هەمیشەیی و بەردەوام بەتایبەت منداڵەکانی خانە دەرگای نەخۆشخانەی بەخشین بەڕوویانە کراوە بێت و سەرەڕای بوونی دەرگای نەخۆشخانە حکومیەکان کە بەڕوویان ناکراوە. بەڵێ زۆر بەڕێز عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی